ئێستاش بە شێوەیەکی ڕاستەوخۆ خانما گۆرانی بێژ دینامان لەگەڵە میوانی هاشتاگ ئەمڕۆ بەخێر بەردینا خان بۆ هاشتاگی ئەمڕۆ ئەمانەوێت باسیەم کارە هونەریە نوێتمان بۆ بکەیت چۆن بوو کە لەگەڵ میرا و خەڵکە و زاهر ئەم بەرهەمەت دروست کرد. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم سڵاو لە هەموو بینەرانتان. بەرهەمەکە بە ناوی وەک خۆت ئاماژەت لێ کرد کە ئەەکەم بە شێوەی دیۆت لەگەڵ کاکە میرا کە بۆ یەکەم جارە من و میرا کۆ ببینەوە لە بەرهەمەکە. بەرهەمەکە لە ئاوازی مامۆستا هەڵکە و زاهیرە، تێکستەکەی هی کاکە ڕەنج سەنگاویە، لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆی هەیە. لە دەرهێنانی کاکە بڕیار فەتاحی خۆشەویستە. کارەکە زۆر بەپەلە نەبوو، ماوەیەکی باشە خەریکین لەگەڵ ئەوەی شاهی لاک و ماندووبوونێکی زۆرمان کێشە تا گەیشتینە تەواوکردنی کارەکە. نزیکەی 3-4 مانگە خەریکی ئەم بەرهەمەین و خۆشبەختانە ئەمڕۆ لە ڕێگای یوتیوب و لە ڕێگای سۆشیال میدیا و پێشکەشی هەواداران و بینەرانمان کرد. پیرۆزبایان بەرهەمە نوێت پێکەین هاشتاگ. ماوەی پێشەستا ئەوەت ڕاگەاند بوو کە بە تەمای گۆرانێکی شایی بڵاو بکەیتەوە. کێ بەرهەمە شایەت بڵاوەکەیتەوە؟ زۆر لە هەوادارەکانم لێمە پرسنە و پرسیارەکەی ئەم بەرهەمە بڵاوەکەمەوە. بەرهەمەش لە کۆتا کارەکانیەتی هیوادارم وەک ئەم بەرهەمەی ئێستا کە دەنگدانێکی زۆر باشی لێکەوتەوە ئەویش هەروەها دەنگدانەوەی باشی لێ بکەوێتەوە. بەرهەمی شایەکەم ئیشەڵڵا لە 2 هەفتەی داهاتوە بڵاوەکەمەوە. هیوادارم کە نەورۆزی بەدوایە دێت هەوادارانم و بینەرانی ئێوە و هەموو خەڵکی کوردستان دڵخۆش بکات، چونکە بەرهەمێکی زۆر خۆشە. زۆر باشە. تاوەکو ئێستا چەند سوودت لە سۆشیال میدیا بۆ هونەرەکەت وەرگرتووە؟ ئەگەر زانی زۆربەی هونەرمەندەکان جوان لەسەر لە ڕێگەی سۆشیال میدیا و یاخود هونەرمەندی خەڵکی کوردستانی خۆشمان ئیسفادە لە سۆشیال میدیاکەن، تا چەند سۆشیال میدیا بۆ هونەرەکەی تۆ کاریگەر بووە؟ وەک ئێستا کە بینین هەموو کارەکانی هەتا میدیاکان لە ڕێگەی سۆشیال میدیاوە ئەگوازرێتەوە، بۆ من زۆر یارمەتیم ئەیات. هەموو بەرهەمەکان لە ڕێگەی سۆشیال میدیاوە گوازینەوە. جاران خەڵک لە ڕێگای ئەلبوم و سیدیەوە کاری ئەکرد و ڤیدیۆ کلیپەکان زۆر لە یوتیوب نەئەبینران، لە تیڤیەکان زیاتر. ئێستا خەڵک زیاتر سەیری ئینستاگرام و سناپچات و فەیسبوک و هەتا یوتیوبیش ئەکات. ئەمە یارمەتی هونەرمەند زۆرەیات. بۆ من زۆر ئاگاداری سۆشیال میدیای خۆمم، ڕۆژانە کاری لەسەرەکەم بۆی زۆر بەرەو پێش خۆت بەڕێوە بێ. بەڵێ زۆر باشە. بەدینا ناسرای لە ناو میوزیکی کوردیا، ئایا ناوی ڕاستیدا یاخود ناسناوە؟ ئەم پرسیاریان جارێکی کەش لێ کردم، بەڵێ ناوی خۆمە دینا. بەڵێ لە کارەکانتا لە سۆشیال میدیاشە زۆر لەگەڵ خەڵکە و زاهر دەردەکەوی. خەڵکە و زاهر چ کاریگەریەکی لەسەر جیهانی میوزیک و هونەری تۆ بووە؟ تا چ ڕادەیە کاریگەر بوو لەسەر جیهانی میوزیک و کاری تۆ؟ مامۆستا هەڵکە و زاهر منی دروست کردووە. تۆ ناڵێم وەفاداریەک بۆ ئەوەی کە منی دروست کردووە باسی بکەم، بەڵام ئەگەر مامۆستا هەڵکەوت نەبێ ناتوانی شەقاوێکیش بنێ، چونکە هەموو کارەکان ئەو ئەیکات، هەموو قورسێکان لەسەر شانت لا ئەبات. لەگەڵ ئەوەیشە بۆ خۆی لە خۆیە با بڵێن مەدرسەیەکی زۆر باشە بۆی تۆ فێربی، چۆن گۆرانی ئەڵێیت، چۆن ئەدا ئەەکەیت، چۆن بەرەو پێشەوە ئەچیت و چۆن هەواداریش ڕائەگری لەگەڵ خۆتە و بازاری هەوادارانە هێڵیتەوە. بۆ من ئەم با بڵێن ئەم مەدرسەیە دروستکردنی مناکەوەتە من لەوێ دروست بووم. ئەگەر لەگەڵ ئەو نەبێت ناتوانم من بەتەنیا کار بکەم. لە پلانتدا هەیە ئەلبۆمێکی گۆرانی بڵاو بکەیتەوە؟ ئەلبومی یەکەممان بڵاو کردەوە. ئەلبومی دووەمم خەریکی نوا سینگل دانە ئیشەکانمان کۆ ئەەکەینەوە. ئیشاڵڵا ئەگەر پێویستی کرد لە ئەلبومێکا کۆیەکەینەوە. ئەگینا ئێمە من و میرا ئۆڕێدی ئیشمان هەیە بۆ 1-4 سوپرایزێکی زۆر جوانمان هەیە. جارێکی تر بێ کۆکۆ بڵێ دوای گۆرانی هەڵپەرکێکم گۆرانێکی تری من و میرا بەرهەمێکی زۆر تایبەتە ئەو سوپرایزە بۆ هەموو خەڵکی کوردستان و هیوادارم هەمویان بەدڵیان بێ و دڵنیاشم زۆر بەدڵیانە بێ. دوای ئەوە دەستەکەین بە 2-3 بەرهەمی تر حازرە هەیە، خەریکی تەجیلاتین. ئێستا بەڕاستی ئەمە لێرە پەیامێک بگەێنم بۆ خەڵک کە ئێمە زۆر هیلاکە بین تا بەرهەمێکە گەینە، ئەگەینینە سەر شاشەکان و ئەگەینینە بەرنامەکان و گەینینە بەرچاوی بینەر. ئەم بەرهەمانێک کە بڵایەنەکەینەوە وردە
هیلاکبوونێکی زۆری تایە بۆیە زۆر پەلە ناکەین لە بڵاوکردنەوەی تا ئیشەکە بە پێز و جوان دەرسێت. کەواتە ئەم ساڵ تۆ دوو بەرهەمی گۆرانی بڵاو دەکەیتەوە جگەل لەم دوو بەرهەمێکی بڵاوەکەیت یا بەس لەسەر ئەم دوو ئەم بەرهەمەی کە ئێستا بڵاوکرایەوە دوای هەڵپاتێکە دوای دوێتێک لەگەڵ کاکمیراس پرایزە دوای ئەوە سێ بەرهەمی تریش حازر 2 تا 3 بەرهەمی تر حازرە خەریکی تەجیلاتی. بۆ ساڵی داهاتوو چی هیچ پلانێکت هەیە؟ بۆ ساڵی داهاتوو ئاخیوادارم ڕەوشی کوردستان زۆر باش بێت دڵمان زۆر خۆش بێت بۆ ئەوەی کە کۆنسرت ئەنجام بدەین ئێمە لە نەورۆز پرۆگرامی ترمان هەیە بەڵام بۆ دڵنیابوونەوە دڵنیانە بوومەتەوە هێشتا تا ئەو کاتەگەرەیەکە کۆنسرتت هەبێت نەورۆزی ئیشاڵڵا زۆر باشە زۆر سپاس کە میوانی هاشتاگ بووی ساسیەوەکەم میوانداری.